مەسرور بارزانی ڕایدەگەێنێ ئەو هۆکارانەی بوونەتە هۆی سەرهەڵدانی داعش هێشتا ماون. ئەمڕۆ مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ شاندێکی باڵای سەربازی ئەمریکی بە سەرۆکایەتی ژەنەرال لاکامرا فەرماندەی هێزی هاوپەیمانان لە عێراق و سووریا کۆبووە. لە کۆبوونەوەکەدا گفتوگۆ لەبارەی دۆخی ئاسایشی عێراق و ناوچەکە کرا و ژەنەرال لاکامرا ئاماژەی بە گرنگی هەماهەنگی نێوان هێزی پێشمەرگە و هێزە عێراقیەکان کرد لە پێناو ڕوبەڕووبوونەوەی جموجۆڵی شانەکانی داعش کە ئێستا لە زۆر ناوچەی عێراقدا هەڕەشەی جددین بۆ سەر ناوچەکە و ڕێگرن لە گەڕانەوەی ئاوارەکان بۆ شوێنەکانیان. سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ستایشی هاوکاریەکانی هاوپەیمانان و بەتایبەتیش ئەمریکای کرد لە شەڕی دژ بە داعش. ڕوونیشی کردەوە کە و هۆکارانەی بوونەتە هۆی سەرهەڵدانی داعش هێشتا هەرماون، بۆیەش دەبینین لە زۆر ناوچەدا داعش دەستی بەکاری تیرۆریستی کردوێتەوە و بۆتە هەڕەشەی جددی بۆ سەر خەڵکی و ناوچانە. سەرۆکی حکوومەت وتیشی سەقامگیربوونی ئاسایش لە عێراق کاریگەری ئەرێنی دەبێت بۆ سەر ئاسایشی ناوچەکە بەگشتی.